سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. محمد بشر وليس كالبشر، بل هو ياقوتة والناس كالحجر. سپاس و ستایش بۆ ذاتی پەروەردیگار سەر ئەو نیعمەتانەی کە پێی بەخشیوین، و درود و سڵاو و برژێ بۆ سەرجانی پاشی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام و لەسەر یار و یاوەرانی و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. سپاس بۆ برایانی ئەنجومەن کە ئەڵسان بە ئەو کۆبوونەوەی خنچیلانەیە وەکو دەربڕینی سۆز و هەست و خۆشەویستیەک بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، و بە ناوی خۆم و ئەوانیشەوە بە خێراتنی هەمووتان دەکەین زۆر بەخێر بێن سەرچاومان. خۆشەویستان، معلومی جەنابتانە کە ئەم مانگە مانگەی مانجی ڕەبیع الئەوەلە کە ئەو مانگەیە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام تێیدا لەدایک بووە. زۆر شتی لەسەر گوتراوە، هەلەو کاتەی هەلە پێش لەدایک بوونی و هەتا دنیاش کۆتایی دێت، ئەم یادە و گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تا ڕۆژی دواییش هەر بە گەورەی ئەمێنێتەوە. وەکو زەنانە فەرموون هەرچەندی وەصفی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، ئێمە لە وەصفی کەم ئەکەینەوە، چونکە ذاتی پەروەردیگار لە چەندەها ئایەت وەصفی پێغەمبەری خوای کردووە عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام وەکو وەبیرهینانەوە، وەکو ئاودانەوەی دڵەکانمان لەژێر ڕۆشنایی فەرمودەکانی خوای گەورە، فەرمودەکانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو جیلەی کە تازە پێ ئەگا و ئەو گەنجەی تازە لە ئەمدانێک لەدایک بووینە و ئەوانیش پێویستە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاشنا بکرێن، ئەو پێغەمبەریان پێ بناسێنرێت عەلەیهی سەڵات وەسەلام، ئاشنایان کەین چێ ئەو کەسەی کە لەدایک بووە 1440 ئەوەندە ساڵەیە کە پێویستە موسڵمانان هەمیشە نەکە یادەکەن، هەمیشە لە یادیان بیت. خۆشەویستان، من هەر بە کورتی تەمەن گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە فەرمودێکدا هاتووە فەرمێت خوای گەورە لە هەموو بوونەوەر بەنی ئادەمی لێگرت، لە بەنی ئادەمیش پێغەمبەرانی لێگرت عەلەیهیمو سەڵات وەسەلام، لە پێغەمبەرانیش ئولوالعەزمی لێگرتن، لە ئولوالعەزمانیش پێغەمبەری نازداری لێگرت عەلەیهی سەڵات وەسەلام. من یەک شت ئەڵێم بۆی گەورەی ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام فەعلەن وەک خۆی لای موسڵمانان گەورە بیت، بە تەقدیرەوە تەماشا بکرێت، کاتێک کە ناوی دەهێندرێت، سەڵاوەتی لەسەر لێ بدرێت، و تەماشای سیرە و ژیانی بکەین، سونەتەکانی پێ بە پێ هەنگاو بە هەنگاو لە خۆماندا جێبەجێ بکەین ئەوەندەی ئەتوانین. خوای گەورە دەربارەی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت زۆر شتی فەرمووە لە قورئاندا، بۆ نەفەرمێت تیلکە الرسل فەضەلنا بەعضهم عەلا بەعض منهم من كلم الله ورفع بعضهم درجات. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ هەر یەک لە مەقامی خۆی پلێشی تایبەتی هەبووە، هەرێکەی بە شێوازێک لە ئادەمەوە بگرە عەزەم تا خاتەم، هەر پێغەمبەرەی مواسەفاتێکی هەبووە، هەر پێغەمبەرەی سەلامی خوای لەسەر بێت بە نەوعێک لە نەوعەکان خوای گەورە ستایشی کردووە، کە فەرمێت وەڕەفع بعضهم دەرەجات، هەندێکیان بەرزتر کردیتەوە لە هەندێکیان بە چەند پلەیەک. زانانی مفەرمێن ئەوە وەڕەفع بعضهم دەرەجات
پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام کە لە بە چەندین دەرەجە و پلە و مەقام لە پێغەمبەرەکانی دیکە مەزنترە، گەورەترە. ابن القيم قسەیەکی جوان ئەکات ڕەحمەتی خوا سەر بێ فەرمێت طبعا موسا یەکێک بووە لە پێغەمبەرانی ئولو العەزم بووە، یەکێک بووە لەو پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێت کە زۆر گەورە بووە لای خوای گەورە. وكلم الله موسى تكليما لەسەر چێوی توڕ ڕاستەخۆ لەگە خوای گەورە قسەی کردیە. ئەوە پلەیەکی گەورەی لە موسا عەلەیهی سەلام. بەڵام لەگەڵ ئەو مەقامە گەورە و پلە بەرزەش کاتێک کە خوای گەورە بانگی کرد لۆ مناجات فەرمووی فەخلع نەعلەیکە ئینەکە بالوادی المقدەسی طوى. ئەی موسا عەلەیهی سەلام کاتێک کە دێ ئەو دۆڵە و ئەو شێوە کە دێی مناجات ئەکەی و قسە لەگەڵ من ئەکەی فەرمووی نەعلەکانت داکەنە. زانایان هەندێک ڕێی جیاوازان هەیە لەسەر ئەوەی لۆ نەعلەکانی دانان. ئەصەحی ئەقوال ئەوەیە شوێنەکە ئەو دۆڵە دۆڵەشی پیرۆز بووە، لۆوەی پێی موسا عەلەیهی سەلام بەڕووتی بگاتە خۆڵەکە، بگاتە خاکەکەی. ئەقوالی لەسەرە بەڵام ئەو ئەصەح الئەقوالەکە لۆی پێی فەرموو نەعلەکانت داکەنە، ئەو دۆڵەی کە تو دێی قسە لەگەڵ ئەکەی لەگەڵ من ئەفەرمێ نەعلەکانت داکەنە با پێت بەڕووتی بگاتە ئەو خاکەی. بەڵام تەماشاکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە شەوڕۆیی پێ ئەکرێت بە جلوبەرگ و پێڵاوی خۆیەوە نەک لەسەر زەوی لە نزیکترین شوێن لە پەلای پەروەردیگار لە ئاسمانەکان خوای گەورە پێی نەفەرموو فەخلع نەعلەیک، بە نەعلەوە ڕۆیشت پێغەمبەر صلی الله علیه وسلم چووە ئەو شوێنە ئەو مەقامە تایبەتەی کە خوای گەورە لۆی دیاری کردبوو کە گومان لەوە دانێ زۆر لەو وادی مقدەس پیرۆزترە، ئەوە لە ئەرزی ئەو لە ئاسمان. بەس خوای گەورەش پێی نەفەرموو فەخلع نەعلەیکە یا محەممەد، یەکسەر بە پێڵاوە ڕۆیشت، شەوڕۆیی پێکرا. ئەمە تەقدیرێکی زۆر گەورەی لۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. لۆ ئیبن قەیمە فەرمێت نحن أمة نعلو بنعلك يا رسول الله صلى الله عليه وسلم. نحن أمة أمتشين نعلو بنعليك. أو قسي زور بقيمة خوش ويستان أو أمة نكهر ببيغمبر عليه الصلاة والسلام بلكو بنعلكاني بيغمبرش برز أبينو قورة أبينوا بخودي نعلكاني. نحن أمة نعلو بنعليك. ئەم قسەی زۆر جوانە خۆشەویستان، یانی وەصفێکی زۆر گەورەی تێدایە لۆ بەشکۆ و تەقدیر و گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە نەک بە خودی پێغەمبەر سەڵات وسەلام، نەک بە خودی پەیامەکەی، نەک بە خودی ذاتی، بەڵکو بە نەعلەکانیشی گەورە ئەبین کاتێک ئەگەر لە دوو نەعلەکانی پێغەمبەری خوا بڕۆین عەلەیهی سەڵات وەسەلام. هەر کەسێک بە دوای داڕۆیشتی بی بەخوا زۆر بەرز بوویتەوە، هەر کەسێک دژایەتی کردبی لە ڕێیلادابی زۆر سەفیه و نزم و زەلیل و ڕەزیل بووە. کەواتە خۆشەویستان ئەمە با نەڵێن ئەوە سونەتێکە گسکەیە و بچووکە، با شەرمان بەوە نەبیت لە شوێنێک کە سونەتێک جێبەجێ ئەکەین لە ناو قەومێک لە ناو خەڵکێک کە دوورن لە ئاینیش، با پێمان شەرم نەبیت. ئێمە ابن القەیم ئومەتێکین نعلو بنعليك يا رسول الله صلى الله عليه وآله وسلم. كواتە خۆشەویستان والله فەخرە شانازیە کە ئێمە لەسەر ڕێبازی پێغەمبەرێکین عەلەیهی سەڵات وەسەلام وەکو موسا عەلەیهی سەلام فەرمێت خۆزگە ئەمنیش ئەندامێک بامە لە ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو موسا پێغەمبەرە چەندە گەورە و مەزن بووە کە ئولو العەزم بووە، خۆزگەی خواستیە ئەندامێک بێت لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە فەزڵە، ئەوە گەورەیە کە لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە شانازیشەوە بە سەربەرزیشەوە فەخر بکەین کە ئومەتی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وەسەلام. ئەزانێ و پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بەس بزانن بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە ئومەتەکەی چۆن بووە و چی کردێ و کوو بووە.
ئەزانی پێغەمبەر لە پێناو ئەو ئومەتەی گەورەترین باج و قوربانی دایە لەبەر خاتری شخصی خۆی نەبووە. مەقامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەم لە دنیا هەم لە ئاخیرەتە بە گەورەی بوو، بە گەورەیش ماوەتەوە. یەک فەرموودە و لۆ باس ئەەکەم بە کورتی شەرحی ئەەکەم. عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس ئەفەرمێت لە سەفەرێکە لەگەڵ پێغەمبەری خوا بووم عەلەیهی سەڵات وەسەلام. فەرمی پێغەمبەر دوو ئاەتی خوێندنەوە سەڵاسەم، ئاەتێک کە لەسەر زوبانی ئیبراهیم عەلەیهی سەلام دابەزیە و ئاەتەکەی کە لەسەر زوبانی عیسا عەلەیهی سەلام دابەزیە. یعنی هەڵوێستی ئەو دوو پێغەمبەرە سەلامی خوان سەر بێت بەرامبەر ئومەتەکەی. ئەفەرمێت کاتێک کە پێغەمبەر سەڵماوەتی خوێندە فەرمی ڕەبی ئینەهن ئەضەلن کەثیرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. إبراهيم عليه السلام لو مقام قوربو كخليل الله بو فرمي خوايا أو بتو سنمانا خلق زور يانقم راكر أو بدواي من كوت أو أمتي منا أو بدواي من نكت فإنك غفور رحيم. أتوب خود هم غفوري هم رحيمي هي سيدي كاين قلت فرمي كو آياتي خذوا زباني عيسى عليه السلام دبت فرمي إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. عيسى عليه السلام درباري أمتي خوي فرمي خوايا إن تعذبهم فإنهم عبادك أو خلقيك بقسمناك وعذابي بدي مخلوقي تونا وإن تغفر لهم أقل ليش خوش بي فإنك أنت العزيز الحكيم. أويش كوتايتي هنا أفرميت لو كاتبينيم بيغمبر صلى الله عليه وسلم رفع يديه إلى السماء ثم بكى دسا كان يبلغ بو أسمان دسي كت بقريان أفرمي أو ندق قريا فرمي اسكا كان لتسامي مبارشي هاتنا خوارنا وريشي تركت فرمي أو شويني كبشكا فرمي شوي كذا فرمي تربو بو قر تربو تر يعني خولك بو قر أو دي بقريان فرميش تماشام كربو بيغمبر بكل دقريا عليه الصلاة والسلام. لو حالتي خواي قورا فرمي يا جبريل اذهب إلى محمد فسله وما يبكيك. فرمي أي جبريل برولاي محمد عليه الصلاة والسلام سلامي مني بي بقينا وتشتيك أتو أقريني لوا أقريي. بيغمبر فرمي هو أعلم مني ومنك يا جبريل. فرمي أوي أتوي ناردي لم نولتو باشتر أزاني أمن لو أقريم. جبريل عليه السلام قرايا خزمة پروردگار فرمي پروردگارا إنك أنت علام الغيوب أتو أزاني آقات ليبو حالي محمد عليه الصلاة والسلام صن والله من داوا فرمي ارجع فسله وما يبكيك بروب قرأ وأوزاريش بي بلد لو أقريي بوسي أقريي تشتك أتوي قريان بيغنبري خواه فرمي أمتي أمتي فرمي پروردگارا أي جبريل أمن له أمتي خوم أقريم لروجقارك كداديت ناتوانم دفاعيان لبكم كروجي قيامتا لو أمتكم أقريم كلو روجي ناتوانم هيتيان لوبكم. فرمي أي محمد عليه الصلاة والسلام مجديكم هنا وذلان پروردگارا خوايتو سلامي ليكردو بي فرموي إنا سنرضيك في أمتك ولا نسوءك. يعني مجدو بليني ورقد بكو خومان علين جارنتي ورقد بقرنتي ضمانت للايان پروردگاروا جبريل دينيد عليه السلام لو پیغمبري نازدار عليه الصلاة والسلام أي محمد سيدي مقريه بيمان به أتو رازي أكين وناكين أمتكت شرمزار بي للروجي قيامت. فرمي أو كاتب پیغمبر عليه الصلاة والسلام دستي مبارشي هنا يا إخوان فرميسك مباركاني لتسا مباركاني راوستان ودلي مرتاح بو أو قريت يكت خوش يستان أو پیغمبري خواي عليه الصلاة والسلام بر لوي وفات كات بر لوي بزمان بيليد أو بيمان أو بليني ورقتي أو زا أمتي بزيشت وفاتي كدي ورويشتيا سيدي كان أو پیغمبر عليه الصلاة والسلام چند بپروج بوا لو روجك نك لو دنيا زوري لو كردين بلام لو روجقاري قريايا كروجي قيامته كروجي نفسية ككذبها ناي كسونايت إلا بيغمبري نازار عليه الصلاة والسلام بهاناي أمة كيدت شفاعتي أنا وكاورز قال أكاد
يا ربي خوای گەر بمانجێڕی بێشێک لەو کەسانێک بەر شەفاعەتی پێغەمبەری خوا ئەکەوین عليه الصلاة والسلام. يا ربي خوای گەورەوەمان لێ بکات کە خۆشەویستی ئەو پێغەمبەرە عليه الصلاة والسلام لەناو دڵ و دەرونی هەمولایەکماندا بڕوێت، ڕەگ و ڕیشە دابکتێت لە ئاکارەکانمان کردەوەکانمان ڕنگ بداتەوە. خوای گەورە هەمولایەکمان موفق بکات. يا ربي ئەو ڕۆژە ڕۆژی مبارەک و پڕخێر بێت، ئەو ساڵەی لە دایکبوونی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ببێتە خێر و خۆشی و ببێتە مای ڕزگاربوون لەم ناخۆش و نامەتەنی کە ئێستا ئومەتی ئیسلام تێکێتوە. آمين والحمد لله رب العالمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين
محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. زور برز خوشويست جنابي مامۆستا إسماعيل وبراني أنجومن وسرجم براني مەڵبەندی سۆران خوشکانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا و لە خوای پەروەردگار داواکارم کە بە گەورەی و عەزەمەتی خۆی لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حەشرمان کات و لە حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاومان پێ بدا ئینشاء الله تعالى. خۆشەویستانم، ئەمن لە چوار خاڵدا ئەرچی ئێمەی موسڵمان بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەخەمە ڕوو کە خاڵی دیکەش هەن، بەڵام لەبەر کەمی کاتەکەی بەو چوار خاڵە ئیکتیفا دەکەم و قەناعەتیشم وایە هەر یەکێک لە ئێمە ئەو چوار خاڵە لە خۆدابینی تەدی خاڵەکانی دیکەشی بەدوادادێن. دەست خۆش بێت. خاڵەکانی دیکەشی بەدوادادێن و ئەو مەحەبەتەی کە دووپاتی دەکەینەوە و دەری دەبڕین دەبێت بێتە شتێکی کردەیی و عەمەلی. خۆشەویستان، ئێمە کاتێک ڕاست دەکەین لەگەڵ گوتنی خۆشەویستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڕاستێکە لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە تێماندا. ئەوە زۆر مهمە. ڕەنگدانەوەی مەحەبەتی خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن ڕەنگی دابۆ بەسەر هاوڵانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کە شاعیر لە وەصفیاندا دەفەرمێ کە سەردانی مەدینەی کردووە دەفەرمی وام زانی پێغەمبەرستانە. یعنی هەمویان ئاوێتە ببوون بە خۆشەویستی و محەبەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئەخلاق و ڕەوشتیان ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام. هاوڵە بەڕێزەکان، لەبەرەوەش کابرای غەریب کە دەچووە مەدینە پێغەمبەری نەدەناسیەوە عەلەیهی سەڵات وسەلام، وەفد کە دەچووە مەدینە پێغەمبەری نەدەناسیەوە عەلەیهی سەڵات وسەلام، دەیگوت ئەیکم محەممەد، ئەیکم محەممەد، کێ لێ ئێوە محەممەدە؟ بۆ چونکە هاوڵان ڕەحمەتی خوایان لێبێ ئەو خاڵانەی کە من دەڵێم و دەیان خاڵی دیکەشیان بەرجەستە کردبوو بۆ محەبەت و خۆشەویستی و ناسین و دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. خۆشەویستان، یەکەم خاڵ بۆ ئەرکی سەرشانمان جێبەجێ بکەین بەرامبەر بە پێغەمبەری ئاخری زەمان عەلەیهی سەڵات وسەلام، خوێندنەوە و ئاشنابوون بە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە خاڵی سەرەتایە. پێم خۆش لێ پرسیارتان لێ بکەم، بەڵام بەڕاستی ئێمەی موسڵمان ئەگەر تاکو ئێستانەکە لە خوشکان و لە برایان و لەوانەی کە گوێبیستمان دەبن سیرە و ژیانی پێغەمبەریان نەخوێن بێتەوە، جا خوێندەوار بن یان نەخوێندەوار بن. ئەگەر خوێندەوار بن عەرەبی بزانن کتابی عەرەبی زۆرن، کوردین و عەرەبی نازانن کتابی کوردی زۆرن، نەخوێندەوارین بە میمۆریەک سیرە و ژیانی پێغەمبەری خوا دەست دەکەوە عەلەیهی سەڵات وسەلام دەبێت گوێی لێ ڕابگرین. بۆ چونکە کەسێک کە نەناسی ئەتۆ بەرگری لە چێ دەکەین؟ دیفاع لە چێ دەکەین؟ خۆشەویستی و مەحەبەتت بۆ چێ دەبێ؟ یەکەم خاڵ ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ناسینی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام چۆن هاوڵان بەتایبەتی لە دوای ئەسحابدا ڕەحمەتی خوایان لێبێ تابعین دەفەرمون چۆن قورئانمان فێری منداڵەکانمان دەکرد، سیرە و ژیانی پێغەمبەر و غەزەواتی پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وسەلام ئەوە فێری منداڵەکانمان دەکرد بۆی منداڵەکانمان جیلێک بن پێغەمبەر بناسن عەلەیهی سەڵات وسەلام. بەداخەوە دەڵێن زۆر بەداخەوە ئەلێ و هەولێرەی کە پایتەختی هەرێمی کوردستانە کە مەشهورە بە
شارێکی ملتەزیم و شارێکە پڕە لە مزگەوت لە مامۆستای باش، بەڵام کاتێکە لە بازاڕ پرسیار لە هەندێک خەڵک دەکرێ کابرا خۆی پێ مسلمانە مسلمانیشە، لێی دەفەرمون خولەفای ڕاشیدینم بۆ بژمێرە، ڕادەوەستی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام. یەکەم خولەفای ڕاشیدین ناوی محەممەد دێنێ عەلەیهی السەڵات وەسەلام. خۆشەویستانم، دەبێ منداڵەکانمان فێری ژیانی پێغەمبەر بکەین عەلەیهی السەڵات وەسەلام، سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێننەوە عەلەیهی السەڵات وەسەلام، بەلای کەمی ناوی پێغەمبەر بزانن کە دوایین پێغەمبەرە، کە هیچ پێغەمبەرێکی دیکەی بەدووادا نایەت. ئەوجا خۆشەویستانم کە ئینسان ژیانی پێغەمبەری خوێندەوە عەلەیهی السەڵات وەسەلام، ئەوجا گەورەی ئەو پێغەمبەرت بۆ دەردەکەوێت، ئەوجا دەزانێ و پێغەمبەرت چ بوو عەلەیهی السەڵات وەسەلام. پێش پێغەمبەرایەتی چکە کە سیرەی پێغەمبەر دەخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام، پێشەوەی کە سیرەی پێغەمبەرایەتەکەی بخوێنینەوە، پێشەوەی کە ببێتە پێغەمبەر سیرەکەی دەخوێنینەوە. چ گەنجێکی مؤەدەب، گەنجێکی خەلوق، گەنجێکە لێوان لێو ئەخلاق و ڕەوشتی بەرز بوو. ئەوجا کە سیرە و ژیانی پێغەمبەر دەخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام، عەفوەن دەزانین لەگەڵ خێزانەکانی چۆن بووە، دەزانین لەگەڵ منداڵەکانی چۆن بووە، دەزانین لەگەڵ دۆستەکانی چۆن بووە، لەگەڵ دوژمنەکانی چۆن بووە، بۆ دەزانین عیبادەت و خواپەرستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چۆن بووە. ئەو بەچمان بۆ دەردەکەوێت، بۆمان بۆ دەردەکەوێت کە سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێنینەوە عەلەیهی السەڵات وەسەلام. لەبەرەوەش ئەمن یەک شت وەبیر ئێوە دێنمەوە، چەند ساڵێک پێشی ئێستا فیلمێک دەرهێنرا لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بە ناوی ئەلفیتنە. ئەوەی کە مخریجی فیلمەکەی بوو، فیلمەکەی دەرهێنا و خەڵکی بۆ بان کرد، دەزانن پاشی فیلمەکەی کە دەرهێنا چی بەسەرات؟ مسلمان بوو، گوتی ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەد ئەنە محەممەدەن ڕەسوول الله. بۆ چکە ژیانی پێغەمبەری خوا مەجبور بوو فیلمێکی دەردینا بۆ لێدانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە شەخسیەتی پێغەمبەر بدا، بەڵام کە سیرە و ژیانی پێغەمبەری خوای خوێندەوە شایەتمانی بە حەقی هێنا و مسلمان بوو. کە ئەو پێغەمبەرەمان ناسی خۆشەویستانم، خاڵی دووەم دێتە پێشەوە، خۆشمان دەوێت مەحەبەتمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەبێت دروست بێ، مەحەبەتمان بۆ پێغەمبەری خوا دەبێت دروست بێ، دەبێت پێغەمبەرمان خۆش بووێ. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام نیشانەی ئیمان و نیشانەی دینداری و نیشانەی تەقوای ڕەبت کردووە بەچی؟ بە خۆشەویستی خۆی. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام ثەلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان. سێشت لە هەر کەسێکدا مەوجود بن شیرنایی ئیمان دەچەژن. چکە ئیمان خوشکە بە ڕێزەکانم، برایانی ئازیزم، چۆن ئاوە پلێک لە ناو هەنجوینی ئەوە دەکەی و تامی دەکەی شیرنە، قەسەم بەخوا ئیمان لەوە شیرنترە و لەوەش بە تام و چێشترە. دەفەرمێ سێشت لە هەر کەسێکدا مەوجود بن وجد حلاوة الإيمان، شیرنایەتی ئیمان دەچێژیتن. ئەمن بەس باسیەکیان دەکەم. دەفەرمێ من كان الله ورسوله أحب إليه مما سواهما. ئینسانی ئیماندار دەبێ خوا و پێغەمبەری خوای لە هەموو شتێک خۆشتر بوێت. لە نەفسی خۆمان زیاتر دەبێ
خوا و پێغەمبەری خوامان خۆشتر بوێتن. ئەوەش لەکوێ دەردەکەوێت؟ ئەسحاب ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمون گوتمان خوامان خۆش دەوێ ئێمە. خوای گەورە تاقی کردینەوە بە شتێک. بەچی تاقی کردینەوە؟ فەرمووی بە شوێنکەوتنی محەممەدی تاقی کردینەوە عەلەیهی السەڵات وەسسەلام. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. فەرمووی ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێ بە دوای محەممەد بکەون خوا خۆشی دەوێت. مژدە لەو کەسانەی کە بە دوای محەممەد المستەفا کەوتون عەلەیهی السەڵات وەسسەلام. هەر کەسێک بە دوای محەممەد المستەفا کەوتووە عەلەیهی السەڵات وەسسەلام خۆشەویستی خوایە و خوای ئیعلانی محەبەت و خۆشەویستی بۆ کردووە. بەڵام بەخوا ئەوەی کە بە دوای پێغەمبەر نەکەوتووە عەلەیهی السەڵات وەسسەلام قەت خوا خۆشی ناوێت و قەت دەرگەی بەهەشتی لێ نابێتەوە. هەموو دەرگەکان قەپاتن دەرگەی محەممەد المستەفا نەبێ عەلەیهی السەڵات وەسسەلام. و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام فوالذی نەفسی بیەدیه، سوێن بەو زاتەی نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی السەڵات وەسسەلام لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده. تەماشەکەن خۆشەویستانم، سوێن بەو زاتەی کە نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی السەڵات وەسسەلام هیچ کەسێک ئیماندار نییە لە پیاوان و لە ژنان، هیچ کەسێک ئیماندار نییە لە پیاوان و لە ژنان هەتا وەکو ئەمنی خۆشتر نەوێ لە باوکی و لە منداڵەکانی. بینە بەرچاوی خۆمان، هەتا پێغەمبەرمان خۆشتر نەوێ لە باوکمان لە منداڵەکانمان لە خێزانەکانمان خێزانەکان لە مێردەکانیان. قەسەم بەخوا ئیمان دانامەزرێت. خاڵی سێیەم کە محەممەدمان ناسی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەوجا ئەو ناسینە پاڵمان پێوە دەنێ بۆچ بۆ خۆشەویستی. ئەو خۆشەویستیە کە دروست بوو چ دروست دەبێ ئەو جارەی؟ گوێڕایەڵی. با یەک نمونەتان بۆ بێنمەوە. ولله المثل الأعلى، نمونەی هەرە بەرز بۆ خوایە و حاشای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لەو نمونانە، بەڵام بۆ نزیک بوونەوە لە زیهن و لە مشتی ئێمەدا. ژن و مێردێک پێشەوەی کە هاوسەرگیری بکەن ئەو خۆشەویستی و محەبەتە دروست نەبووە، بەڵام کاتێک کە هاوسەرگیریەکەیان کرد و یەکتریان ناسی خۆشەویستی و محەبەتێکی زۆر عەجایب لە نێوانیاندا دروست دەبێتن. ئەو خۆشەویستی و محەبەتە کە دروست بوو ئەو خێزانە هەرچی داوا لەو پیاوەی بکاتن بەس پێی بکرێ بۆی جێبەجێ دەکاتن. چ وای لێ کردووە بۆی جێبەجێ بکاتن؟ خۆشەویستیەکە بە پێچەوانەش ئەو پیاوە هەر تەکلیفێک لە خێزانەکەی بکە بۆی جێبەجێ دەکاتن لەبەرەوەی خۆشەویستی و محەبەتەکە سەرچاوەی ئەدەگرێتن. ئەوجا خۆشەویستانم، خاڵی سێیەم خۆشەویستیەکە کە دروست بوو گوێڕایەڵی و جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وەسسەلام لە ژیانی ڕۆژانەماندا. بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە محەممەد المستەفای عەلەیهی السەڵات وەسسەلام ناردووە وەکو قدوە، وەکو پێشەوە، وەکو پێغەمبەری ئاخری زەمان عەلەیهی السەڵات وەسسەلام کە گوێڕایەڵی بین و لە ئەمر و فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام نەچینە دەر لە ژیانی ڕۆژانەماندا و لە ژیانی هاوسەریماندا و لە عیبادەت و خواپەرستیماندا. تەماشەکەن سێ ئایەتانتان بۆ دەخوێنەوە بەس شەرح و تەفسیلیان ناکەم. خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وأطيعوا الله وأطيعوا الرسول واحذروا فإن توليتم فاعلموا أنما على رسولنا البلاغ المبين. أنما على رسولنا البلاغ المبين. جرال خوابن
گوێڕایەڵی پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەها خوای گەورە حەزەرماندا تاتێ وەحذەڕوو یعنی چی؟ ئاگاتان لێ بێتن گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا نەبن عاقبەتتان خێر نابێ و عاقبەتتان شەڕ دەبێ، خوا پەنامانداتن. بەڵام ئەوەش بزانن پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام بەس ڕاگەیاندن و ئاگادارکردنەوە و هوشیارکردنەوەی عایدە. لە ئاەتێکی دیکەدا خوای پەروەردگار دەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فەخودوو وما نەهاکم عنه فانتهوا. مسلمانینە بەخوا زۆر خەتەرە و ئاەتە، ئەوە کەلامی خوایە. هەرچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی ڕاگەیاندوون وەریگرن. وما ئاتاکم الرەسوول فەخودوو، هەرچی پێغەمبەر فەرموویتی بیکەن بیکەن. وما نەهاکم عنه فانتهوا، هەرچی پێغەمبەریش نەهی لێ کردوون خۆتان بپارێزن و خۆتان بە ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا بچوێنن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوجا دەفەرمێ چی؟ واتقوا الله إن الله شديد العقاب. کەواتە گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوا تەقوایە. لادان لە ئەمر و فەرمانی خوا إن الله شديد العقاب، خوای گەورە شدید العقاب بۆ ئەو کەسانەی کە لە ئەمر و فەرمانی پێغەمبەر لا دەدەن عەلەیهی سەڵات وەسەلام. آخر ئاەت خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ وئین تطیعوه تهتدوا، ئەگەر ئێوە گوێڕایەڵی پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام لەلایەن خوای پەروەردگارەوە ڕێنمونی دەکرێن، هیدایەت دەدرێن، دەخرێنە سەر ڕاستەڕێگای ئیسلام، سەر ڕاستەڕێگای هیدایەت، تاکە ڕێگایەک کە زامنی سیرات المستەقیمە چییە؟ وئین تطیعوه تهتدوا. ئەگەر گوێڕایەڵی محەممەد المستەفا بن عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتەی هیدایەتی ڕاستەقینە وەردەگرن. وما على الرسول إلا البلاغ المبين. خۆشەویستانم، گوێڕایەڵی ئەسحابی پێغەمبەری خوا پێم خۆشە یەک نمونەی لەسەر بێنمەوە، یەک نمونەی گچکە. ڕۆژێک پێغەمبەرمان ڕوح و گیانمان بە قوربانی بێتن. ئەبی سەعیدی خودری بۆمان دەجێڕێتەوە لە یەکێک لە نوێژەکاندا پێغەمبەری خوا تەبەن مزگەوتەکان ڕانەخرابوو. خۆشەویستانم، خوشکە بەڕێزەکانم، مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەقفی حەسیر بوو کە باران دەباری، عەرزی مزگەوتەکەی تەڕ دەبوو، دەبووە قوڕ، لەبەرەوە بە پێڵاوەوە نوێژیان دەکرد بۆی کە خەڵکیش بزانێت کە جار جار ئینسان لە دەرەوە کە لە ناو مزگەوت نەبێ لە شوێنی دیکە بێ سونەتە بە پێڵاوەوە نوێژ بکرێتن، سونەتە بە پێڵاوەوە نوێژ بکرێتن. بەڵام واش نەکەین کە ئەو فەرشە جوانانە داخراون کابرا بڵێ وەڵا سونەتە بە پێی بە قوڕاوی بێتە سەر ئەو فەرشانە نوێژ بکاتن. ئەوە نا، پێغەمبەر لە ناو نوێژدا عەلەیهی سەڵات وەسەلام پێڵاوەکانی داکەندن، نەعلەکەی داکەند، هەموو سەحابەکان دەنوێژدا، هەموو سەحابەکان دەنوێژدا، نەعلەکانیان داکەن و نەعلەکانیان فڕەدان. ئەها گوێڕایەڵی چەند مهمە. پێغەمبەر کە سەلامی دایەوە عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی هاوڵە بەڕێزەکانم بۆ نەعلەکانتان فڕێدا. فەرمیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە بەڕێزتمان بینی، جەنابتمان بینی لە نوێژدا نەعلەکەت دانان، ئێمەش هەموو نەعلەکانی خۆمان فڕەدان. فەرمووی جبریل هاتە لام عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەی موحەممەد نەعلەکەت پیسایی پێوەیە و نەعلەکەت دانێ لە نوێژدا، لەبەرەوەی لە ناو نوێژدا نابێ ئینسان جلوبەرجی پێڵاوی پیسایی پێوە بێتن. هۆکارەکەی بۆ بەیان کردن، نەک بڵێ وڵات دروست نییە نوێژ بە پێڵاوەوە. ئاخر خاڵی کۆتاییم بەرگریکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بەداخەوە دەڵێن ئەمڕۆ لە زروف و زەمانێکدا دەژین، خەڵک بە کەیفی خۆی بە ئارەزووی خۆی نصوصی شەرعی ملی نصوصی شەرعی دەگرێ، بە حەز و ئارەزووی خۆی لاری دەکاتەوە. ئیوایە دەڵێ کاکە پێویست ناکاتن خوا بۆ خۆی دیفاع لە پێغەمبەری خۆی دەکا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە نییە خوای گەورە دەفەرمێ ئیلا تەنسوروه فەقەد نەسەرەه الله، خوا سەری خستووە
بفعلی ماضی باسی کردو، یعنی پێویست ناکاتن هەر سەرخراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. یان وەکەفەیناکە المستەهزئین، ئەوەی کە گاڵتەت پێ دەکەن ئێمە وەچی کابرای گوتی لە چاریان دەینەوە دەزانی چیان لێ دەکەین. ئەوە چەندان ئاەتی دیکە کە دیفاع لە پێغەمبەر دەکات، خوایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی. خۆشەویستانم، بەرگری لە پێغەمبەری خۆ کردووە عەلەیهی سەڵات وسەلام، دیفاعی لە پێغەمبەری خۆی کردووە عەلەیهی سەڵات وسەلام. کاتێک کە مامی بێڕێزی پێ دەکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر مەقامی مامەتی کە مام لە جێی بابە ڕەدی ناداتەوە، بەڵام خوای پەروەردگار خزمایەتی و عەشرەتایەتی و کوڕ و بابەتی لەکن خوای نییە. ئەو وەڵامی دەداتەوە هەتا ڕۆژی قیامەت شەو وەڵامە دەبی بخوێندرێتەوە تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب. ئەو قسەی پێ دەڵێتەوە بە ئەبوو لەهەبی. ئەگەر دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەرچی موسڵمانان نەبایە، ئەو هەموو سەحابە بۆ شەهید دەکرا، ئەو هەموو تەزکیە و قوربانیە بۆ دەدرا. بڕۆن غەزوەی ئوحود بخوێننەوە، غەزوەی ئوحود بخوێننەوە، بزانن کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵە سەحابەیەک ئەمر و فەرمانی پێغەمبەریان شکان لەسەر جەبەل ڕومات هاتنە خوارەوە، شکست ڕووی دە موسڵمانان کرد و پێغەمبەر بریندار بوو عەلەیهی سەڵات وسەلام کە دوژمنان بە تیر دەوری پێغەمبەریان دابوو پێغەمبەر شەهیدکەن عەلەیهی سەڵات وسەلام. دەزانن هاوڵان موقفیان چ بوو؟ نەیان گۆ خوایە ئەوە پێغەمبەرەکەتەوە خۆت و دەتوانی بەخوای دوو مەلایکەتان بنێری و بەرزی کێوە بیبێ سەر چێوی ئوحود داینێ و کەسی نەگاتێ. دەوری پێغەمبەریاندا عەلەیهی سەڵات وسەلام، دەوری پێغەمبەریاندا ئەوەندەیان تیر وە پشت و وەسک کەوتو بوون حەتا ئەبوو تەڵحە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە تیریان دەهاویشتن سینجی خۆی بڵین دەکرد بۆی تیرەکەوەی بکەویتن، ئەوەندەی تیر دە سینجی چەقی بوون بێ حەد و حیساب. لە پشتەوەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام بە هەمان شێوە. دەوروبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندان سەحابەی بەڕێزی خەڵکی مەدینە ئەنساریەکان یەک لە دوای یەک خۆیان کردە قوربانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، شەهید بوون بۆی کە ئەزیەت و پێغەمبەر نەگا عەلەیهی سەڵات وسەلام. ئەو ئیمامی ئەبوو بەکرە لەگەڵیدایە لە ئەشکەوتی کە هیجرەت دەکەن، دەست دە هەموو کونەکان پەڕۆکی تێدەنێتن مەگەڵ دوو پشتێک مارێکی تێدا بێ پێغەمبەر ئەزیەتدا، حەتا دەڵێ لە کاتێەوەی کە مارێک بەدەستی وی وەداوە بۆ دیفاعکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. خۆشەویستانم، بەرگریکردن وەڵڵاهی زۆر تەبیعیە گوێن بە خۆمان بدەن، گوێن بە ماڵ و منداڵمان بدەن، گوێن بە عەشرەتمان بدەن، گوێن بە هەموو شتێکمان بدەن، قبولی دەکەین و دەڵێن کاکە گەردەنت ئازا بێت، بەڵام ئیلا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. پێغەمبەر لای ئێمە خەتی سوورە، هیچ کەسێک بۆی نییە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا ئەگەر دیفاع لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عایدی موسڵمانان نەبێ، بەرگریکردن عایدی موسڵمانان نەبێ، بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالا وعد و بەڵێن و پەیمانی لە پێغەمبەران وەرگرتووە سەرجەم پێغەمبەرانیش دیفاعی لێ بکەن. خوای گەورە دەفەرمێ وإذ أخذ الله ميثاق النبيين لما آتيتكم من كتاب وحكمة ثم جاءكم رسول مصدق لما معكم. زانان دەفەرمون هەموو دینەکان لە ئادەمەوە حتا کۆتایی دین کە بۆ عیسا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام، هەمووی بە کوشراوی کۆکراوەتەوە لە دینی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام ڕەنجی داوەتەوە. دینێکی کۆتایین دینە. دەفەرمێ ئەو پێغەمبەرەی کە لە دوای ئێوەدا دێ خوای پەروەردگار دوو ئەرچی خستۆتە سەرشانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام کە هەم بە خۆیان هەم ئوممەتەکەشیان وەسیەت بکەن کە ئوممەتەکانیشیان ئەو دوو وەسیەتە جێبەجێ بکەن. یەکەمیان لەتؤمینون به، دەبێ ئیمانی پێبێنن، لەبەرەوەش عیسا عەلەیهی سەڵات وسەلام دێتەوە خوارزارێکی دیکە، دێتەوە سەر زەوی،
بەڵام کە دێتەوە سەرزەوی چ دەکاتن؟ یەکەم ئیشی ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەشهەد ئەنە محەممەدەن ڕەسوول الله. ئیمان بە پێغەمبەر دێنێ عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەش کە فەرموودەی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کاتێک کە دێتە خوار لە یەکێک لە نوێژەکاندایە کە ئیمامی موسڵمانان پێشنێژیان بۆ دەکاتن کە تەماشە دەکا عیسای کوڕی مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتووە و لەوێن دەرێ حوزوری هەیە چونکە ئەو کاتەی دنیا زۆر تێک چووە. ئەوە باسی علامات و ئانێنێ بتان بەمە عالەمێکی دیکە کە دەماشەی دەکات دەفەرمێ پێغەمبەری خوا وەرە پێشکەوە دەفەرمێ نا ئەتۆ ئیمامی ئومەتی محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام لە دوای تۆ نوێژ دەکەم و سەلیب دەشکێنێتن و بەراز دەکوژێتن و هەموو نەسڕانیەکانی ئەو کاتە ئیمان بە محەممەد الموستەفا دێنن عەلەیهی سەڵات وسەلام. و خاڵی دووەم و ئەرکی دووەمیان کە خوای پەروەردگار دەخاتە سەرشانی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وسەلام وەلەتەنسوڕنە وەسەری دەخەن. برا شیرنەکانی خۆم ئەگەر خوای گەورە هەموو شتێکمان بۆ بکە ونیە خۆ هەموو شتێکی بۆ کردووین بارانمان بۆ دەبارێنیت هەوای بۆ مسەخەر کردووین ڕزق و ڕۆزیمان دەدا کە نەخۆش دەکەوین شیفامان دەدا ئەمەش لاقمان لەسەر لاقی داناوە ئەگە بێ ڕێزیەکی بەرامبەر بە ئیسلام بکرێ لەو لای مەلایکەتێکی بنێریتە خوارێ ئا پشتم لێ هەڵگرن و فڕی دەنە قاڕەیەکی دیکە تخوا ئیشی موسڵمانان چ دەمێنیتەوە هەر خواردن و خواردنەوە و خەو و ئیسراحەت و قسەی قەڵە و خاڵی دیکە زۆرن بەڵام کاتەکە بەرەو کۆتاییە و یا ڕەبی خۆیان بۆ خاتر ئیسمی عەزەمی خۆت کەی ئەو شوێن و مەکانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی ڕاگەیاندووین. جەنابی مامۆسای بەڕێزم مامۆسا مەلا موسلیم باسی کرد کە مەکانەتی پێغەمبەران یەکێک لە یەکی گەورەترە یەک شت بزانن لە بەهەشت شوێنێک لە هەموو شوێنەکان بەرزترە بۆ یەک شەخسی دانراوە ئەویش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوای لێ کردوین لە ئێمەی ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات کە دوعای بۆ بکەین ئەو شوێنە بۆ پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەش لە کوێ دوعای دەکەین کە بانگ درا اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة والدرجة الرفيعة أو درجة الرفيعة بۆ ئەو پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار وعدی پێداوە یا ڕەبی خوای لەگەڵ پێغەمبەر حەشرمان بکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە بەدیداری پێغەمبەرەکەت شاد بین یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە ئەوانەی کە بە جەهل و بە نەفامی بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام یا ڕەبی خوایە هیدایەتیان دەی بۆی کە شادە و ئێمانێکی بە حەق بێنن وەکو ئەو کابرایی کە ئەو فلیمەی دەرینە و دوای پێغەمبەری ناسی ئیمانی پێهێنا. بەڵام ئەوانەی کە بە عیلم و زانستەوە خوایە گیان بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام بە دەردی ئەوانەیان ببەی کە بوون بە پند و عیبرەتی زەمانە و خەڵک تف و نەعلەتیان لێ دەکاتن. یا ڕەبی خوا عاقبەتمان خێر بکەی سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.